بەڵێزان لە تەوری دومی بەرنامەکەمان ئەقسە لەسەر دەرەنجامەکانی یان تەواوبوونی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ڕابردوو وەروە دوایەوەی لە کۆنگرە هەموار کرایەوە ناوەکەی گۆڕا بۆ کۆمەڵی دادوەری کوردستان وەروە لێرە میوانداری زۆر بەڕێز کاک حاجی فارۆق ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادوەری کوردستانمان کردووە. کاک حاجی پێش هەموو شتێک بەخێربێت و پیرۆزبایش لە یەکەم بە بۆنەی یەکەم بەستنی کۆنگرە و سەرکەوتنی کۆنگرەی کۆمەڵ و وەروە سەرکەوتنی بەڕێزیشتان لە کۆنگرەی چوارەم. بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ خۆی گەورە کە توانیمان لە هەرومەرجێکی شارەنووسسازی گرنگە کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان بە سەرکەوتوی ببەسین. هیوادارین خۆی گەورە بەرەکەت بخاتە کارەکانمانەوە بۆ ڕێنماییمان بکچی باشترە بۆ دین و ژینی گەلەکەمان ئینشاڵڵا ئەوانە ئەنجام بدەین. زۆر باش. کاک حاجی وەڵاوزا من دادوەری و دادگەری تێستم کرد زۆر بە وریایی وتم دادگەری بووی وەری گوری کە دادوەریە بێگومانیش تا ئەو ناوە فێر دەبین زوو دەچینەوە سەر ناوەکەی پێشوو ئەمە بەساوی خۆم بۆی ناوی ئیسلامیەکە بڵێن پاژەکە بەڕێکەوە بە هەورامیانە وت بێتە دادوەری بۆیە زۆر لە گۆتایاریەکە. بڵێ کاک حاجی دەبێت پێشوەی بچینە ناوردەکاریەکانەوە ئەم چەند ڕۆژە دوولایەنیەک هەیە و وەندەی من تابام کرد بێت ئاستێکی ڕۆشن فکروی و وەروەها کادیری پێشکەوتوو و تێگەشتەکانی کۆمەڵی ئیسلامی وەروە لە دەروی کۆمەڵی ئیسلامی ڕابردوو وەروە ئێستاکە وەکو هێزێکی سیاسی دادگەر لە مەیدانی سیاسەتا هەیە. پشتگیریەکی زۆر لە هەمواری ناوەکە کراوەتەوە لە پاشگیری ئیسلامی بۆ دادگەری و کۆمەڵێکیش ڕەخنەی بچکۆلانە گیراوە لەوەی کە نەدەبووە بێت لە ڕوانگەی ئاینیەوە یان ئاتفێکی ئاینیەوە هەیە. من دەمەوە بەر لە بەڕێستان پرسم بەڕێستان وەک ئەکادیمیەک لە ڕووی شەرعیەوە وەروە شەرعزان و بانخوازێک وە سیاسێکی بازمۆنیش گرفتێکی ئاینی یاخود شەرعی لە لابردنی ناوەکەیە هەیە یاخود کارێکی خراپە با لە ڕوانگە شەرعیەکەوە بەدەر لە سیاسەکەشەوە. دیارۆک و جەنابەت ئاماژت پێکرد سەرەتا من دەمەوێت ئەوە بڵێم چه ئەوانەی ڕەخنە دەگرن من هەر بە دۆستیان دەزانم پێم وایە لە ڕووی دۆستایەتیەوە ڕەخنە دەگرن بۆیە دەبێ ئەمە گومانی خراپیان پێ نەبین لەوانەیە تا ئەندازێکی زۆر لە خەمی کۆمەڵا بن پیان وا بێگەر کۆمەڵی ئیسلامی ئەو ناوەی نەبێ ئیتر بەرەو ئاڕاستەیەکی خوانەخواسە ناشەرعی لادینی بڕوات و ئەوانش کە پشتیوانی گۆڕینەکە دەکەن بەو هیوایەوەن کە کۆمەڵی ئیسلامی بتوانێت زیاتر لە پرۆم و پرۆگرامی ئایندەیە باشتر کار بکە و باشتر فراوان بێ و ڕوئیا و گوتاری گشتگیرتر بێ بۆی هەردوو لە خەمی کۆمەڵی ئیسلامیەوەن. بەڵام دەبێ هەموو لایەکەوە بزانین کۆمەڵی ئیسلامی حیزبێکی سیاسیە توانای گۆڕانکاری هەیە یەکەم گۆڕانکاری نییە کە ئەنجامی دەدا. ئێمە کاتی خۆی لە سەردەمی شاخە هێزێکی چەکدار بووین هێزێکی جیهادی بووین شۆڕشمان کردو شۆڕشێکی چەکداری بووین لە بەرامبەری ڕژێمی لە ناوچوی بەعسا پاش گۆڕانکاریەکان و نەمانی ڕژێمی بەعس بەویست و ئیرادەی خۆمان کاتێککە زانیمان چیتر لەوانەیە ئەو چەکە پێویست نەبێ بەدەستمانەوە دەبێ وەسیلەکانمان بگۆڕین وەسیلەی چەکمان گۆڕی کردمانە خەباتی مەدەنی خەباتی ڕێکخراوەی خەباتی میدیایی و ئیعلامی بۆ ئەوەش ئاماجەکەمان پێکا کۆمەڵی ئیسلامیمان فراوانتر کرد تێڕوانینمان تێگەیشتنمان فکرمان تا ئەندازەیەکی زۆر خەڵک زیاتر ئاشنا بوو بە کۆمەڵی ئیسلامی بەوەی کە کۆمەڵی ئیسلامی جیا کردەوە لە هەر پارت و سیاسێکی کەی ئیسلامی چەکدار لەو کاتەشەوە تا ئێستا ئێمە هەوڵمان داوە جیا لە هەر پارتێکی سیاسی کە ئامانج و وەسیلە لە یەکجیا ناکاتەوە ئێمە پارتێکین وەسیلەکان بەجیا دەبینین دەزانین وەسیلە لە قۆناغێکەوە بۆ قۆناغی کە دەکرێت گۆڕانکاری بەسەرا بهێنرێت ناویژێکێکە لەو وەسیلانە حیزب بۆ خۆی ئاماژینە حیزبیش بۆ خۆی وەسیلەیە هەر ناوێکی لێدەنی گرنگەوتانێک کە تۆ بتوانانی وەکو وەسیلەیەک بەکاری بێنی بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆت. من خۆم بەش بە حاڵی خۆم دەنگم بە گۆڕانکاریەکە نەداوە ینی زۆر بەڕاشکەوانە بەڵام یەکێک لە خاڵە ئیجابیەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە مادەم بڕیار زۆرینەیە ئەوەشی کە لە سەرەتا نەیاری گۆڕانکاریەکە بووە داکۆکی لێ دەکات دیفاعی لێ دەکات چونکە لەگەڵ زۆری نایە چونکە پرانسیپەکانمان وایە زۆرینە لەگەڵ چی بوو دەبێ ئەوانی کەشمان بەبێ ئەوەی کە نیگەرانی دەرببڕن بەبێ ئەوەی هیچ حاڵەتێکی نەرێنی لە خۆیان ئیجاد بکەن دەبێت پشتگیری پشتیوانی بکە هەر ئەو سەرکردایەتیە کە هەڵبژێراوە بەڕێی زۆری هەڵبژێراوە
هەفتا دوو کەس یەک کەس کاندیدن لەناوم هەفتا یەک کەسە ژمارەیەک دیاری دەکرێت هیچ کەس لەوانە نیگەرانی دەرنەبڕۆ پێی وابێ کە نەدەبوو ئەنجامەکە وابێتانی ئەوتانی ئەوانی کەش پابندن بۆ بڕیاری کە لە کۆنگرا درراوە لە ناو کۆنگرا زۆر بڕیار درراوە دەکرێت ئەگەر هەر خاڵێک منی لەگەڵ نەبوو ئیتر پێم وابێ وەڵاهی ئەوە ناشەرعیە نا قەنەعەتمان وایە هەموو ئەو خەڵقانی کە لە ناو کۆنگرا بەشدار بوون بۆ خزمەتی شەریعەت لەوێن بۆ خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ خزمەتی هاوڵاتیان لەوێن لە سەروی هەمویانەوە مامۆستاعەلی باپیر زۆربەی زۆری ئەو خەڵقانی کە لێ بوون مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی ئەوانی کە تەمەنێکی زۆریان لە ڕابوونی ئیسلامی و خەباتی ئیسلامیە خەرج کردووە هەمویان ئاگایەکی زۆریان لە شریعەت و ئاینی پیرۆزی ئیسلامیە دەزانن تەوابەتەکانی ئیسلام بەشێک نییە لە ناو ئێمە دەست دەگرین بە نەگۆڕەکانی ئیسلامەوە بەڵام دەکرێت گۆڕاوەکان سوودیان نێوەربگرین نەگۆڕەکانی ئیسلامیش کەمتر فراوان تاکوونەی گۆڕاوەکانی ئیسلام بۆیە ناو شتێک نییە کە ئێمە وەکو مەبدە لەسەری ڕێکەوت بین ئیسلامیەکان لە ڕابردووە بە خۆتان دەزانن لە سەرەتای هەشتاکانە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەبووە قۆناغێک دێتە پێشەوە زانیانی هەڵەبجە و زانیانی بەرجەستەی هەرێمی کوردستان کۆش دەکەن ئەم ناوە دەگۆڕێ بۆ بزوتنەوەی ئیسلامی دواتر لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕین و بزوتنەوەی ئیسلامیە یەک دەگرن بەبێ لەوانەیە من بەش بە حاڵی خۆم لەو کاتەشە نەیاری گۆڕینی ناوەکە بووم بەڵام مادەم بەژەوەندی حاڵەتە ئیسلامیەکە و بەژەوەندی مسلمانان لەوایە کە ناوەکە بگۆڕێ دەبێتە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی لە پاش ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی ناوێکی تازە دێتە ئاراوە کە بزوتنەوەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بێ ئێمە کاتی خۆیشی ڕاپرسیەکمان کرد لە ناو وەرگانەکانە ئاخۆ کۆمەڵی ئیسلامی بیان ناوەکە بگەڕێنەوە بۆ بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی دەنگی هێنا ئێستا هەرە و خەڵکی کە ڕەئی وا بووە کە کۆمەڵی ئیسلامی بێ ئێستا پێی وایە لەگەڵ هەلوو مەرجەکە لەبەرەوەی کە زۆربەی زۆری ئەو پارتە ئیسلامی سیاسیانی کەوا لەسەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانە خەبات دەکەن زۆر بە ئاسایی لەبەرەوەی کە بتوانن لەگەڵ کۆمەلگەی خۆیانە کۆنتاک دروستکەن و کاریگەریان هەبێ ناوەکانی خۆیانیان گۆڕی ئەو پارتانی کە ئێستا بە ناوی ئیسلامیەوە لە دەسەڵاتان هیچیان پاشگری ئیسلامیان پێوە نییە و هیچ کەسێکیش گومان لەسەر عەقیدە و بیر و باوەڕیان ناکات ئێمە بۆ خۆمان دەزانین عەقیدە و بیر و باوەڕمان دەست پێوە گرتووە و سوورتری دەبین لەسەری چونکە قەناعەتمان وایە سەرفرازی ئەو میلەتەمان بەوە دەبێت کە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە دەست و پەنجە نەرمکە بگەڕێتەوە بۆ عەقیدە پاکە و ئەمەش شەر نییە لەگەڵ ناوەکەمان بچەسبێ زۆر باشەکە خالی زۆر خەڵک پرسیاریەوە دەکات تەنها ناوەکە گۆڕاوە ئەتە تەنها ئیسلامیەکە نەماوەوە دادگەری یاخود منهەج و پرۆگرامی ئیسلامی کە لە ڕابردوو هەبوو لە پەروەردەکردن و لە بانخوازی و لەو بابەتانە ئایا لە ئێستادا هەردەمێنێتەوە لە ناو کۆمەڵی ئیسلامیە نەخێر ئێمە وەکو لە بەلاغی کۆتاییشمانە هاتووە ئێمە پێمان وایە کۆمەلگەی ئێمە بەرە و داڕمانێکی گەورە هەنگاو دەنێ ئەوە ئەرکی سەرشانی ئێمەیە کە بەردەوام لەگەڵ لە پەروەردەکردنی گەنجولاوەکانمان ناوین لەگەڵ ئەوا بین کە چۆن خێزانێکی تۆکمە بێ هەڵنەوەشێتەوە چۆن گرنگی بە مەداریس و مەدرسە شەرعیەکانمان بدەین مەڵبەند و ئۆرگانەکانمان چۆن زیاتر دەرس و دروستی ئاینی پیرۆزی ئیسلام و قورئانی تیا بخوێنرێت و چۆن کاریگەریمان لەسەر ئەوە هەبێت لە ناو کۆمەلگا زیاتر پەل بەهاوین بۆیە ئەوە پەیوەست نییە بە ناوێکە ناوەڕۆکشێکی کەیە بۆ نمونە بیڵێم لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە زۆر لەگەڵ ڕێزم بۆ ئەو ناوانە زۆر کەسەیە ناوی ساڵحە و بەڵام تاڵحە زۆر کەسەیە ناوی محەممەد و بەڵام بەڕێوشێنی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناڕوا بۆیە ئەوەی کە گرنگە ناوەڕۆکەکەیە ناوی چییە دەکرێت 100% مادەم ناوەکەی ساڵح بوو ساڵح بێ یان ئەگەر ناوەکەی ڕەشید بوو ئیلا ڕەشید بێ نا کار و کردەوە ئەساسە کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە و لەسەر ئەو مەبدەئانش 25 خاڵمان هەیە ئێمە کە لەسەری کۆکین هەمومان داکۆکی لەسەر دەکەین لەسەر ئەوانە بەردەوام دەبین و بێگومان لێشی لا نادەین و دڵنیایشم لەوەی کە لە ئایندا ئەوەی کە ئێستا بە دڵسۆزی نەیاری ئەو حاڵەتەیە لە ئایندا و حەقیقەتەی بۆ دەردەکەوێت کە ئەوە تەناگۆڕینی ناوێک بۆ بەڵکو ئێمە دەستمان گرتووە بۆ مەبادیئەکانمانەوە بۆ ئەوەشە کە خۆمان جیاکەینەوە لە خەڵقانێک کە بەداخەوە بەکردەوەکانیان و بەکارهێنانی ناوی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلامیان ناشرین کردو کاک حاجی من دەبێت سەرنجی بەڕێستان بزانم ڕاستەوانەی ڕەخنە دەگرن ئەوانی کە کادری کۆمەڵی ئیسلامی یاخود لە ئەنگلی کۆمەڵی ئیسلامی بێگومان لە دڵسۆزیەوەیە و لە هەستێکی ئاینیەوەیە
ئەوانشی کە ڕخنیان لە کۆمەڵەگر پێشەوەی هەر ڕخنیان لەوەگر بۆچی ئیسلامیە سەب بۆچی لەیان بردو با لەوەگرێت دەوێت سەرنجت بۆ لەوە سەرەوە کێشم کە پەیامبەری ئیسلام لە شاری مەکەوە کۆچی کرد بۆ شاری یەسریب شارێک کەوا یەهودی نەسارا وەروە بێ باوڕێکی زۆری لێبوو لەوێ وەکو دەسەڵاتێکی سیاسی بەدەرلەوەی وەکو پەیامبەرێک دەوڵەتێکی دامەزران بەڵام ناوی دەوڵەتەکەی تێکستەکانمانەیە لە سیرەی بەنی هاشم یەکەم جارێک کە باز لەوەکە دەستوری مەدینە دەنووسێتەوە ینی دەستوری شارستانی بوون ینی پاشگری ئیسلامی بە ناوی دەوڵەتەکەی پەیامبەرەوە نییە وەروەها دقیق لە پەیامبەر لە خاڵی سێمی شاوشەی دادگەر بەکاردێنێ لە نێوان یەهودیەکان و وەروەها مسلمانان و ئەوانشی هەتا بێ باوەڕن لە سایەی پەیامبەری ئیسلام کە ڕاستەوخۆ قدووە و پێشەوای مسلمانانە من پێم خۆشە لەو ڕوخسوانگەیەوە ڕەنگە ڕوونکردنەوەیەک بۆ ئەو مسلمانە بەڕێزانە بۆ لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی دێ کە ڕەنگە لە دڵسۆزیەوە ئێستا خەفەتبار بن داغدار بن بۆی کە بۆچی پاشگری ئیسلامی نەماوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی تەسامح بۆ تەواوی کۆمەڵگا لە هەرکوێ حکمی کرد لە هەرکوێ دەسەڵاتی دەبوو دەبێ هەمووی نوتێژەکان لە سایتە بەحەسێنەوە هەر بۆ خۆی مەگەر لە جیهانی ئیسلامە تەنها مسلمانان وجودیان هەبووە نا مەسیحیەکانە بوون جوولەکە بوون هەر بۆ خۆی مانەوەی مەسیحی و جوولەکان لە خاکی ئیسلامەوە لەژێر سای دەوڵەتی ئیسلامیە تا ئەم دواییانە ئەوە دەگەینێت کە لە سای دەوڵەتی ئیسلامیە بە ئازادانە بیر و باوەڕە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان وجودیان هەبوو بە مەرجێ ئەرک و واجباتی سەرشانی خۆیان بزانن ئەم جۆرە حاڵەتانە بە درێژایی مێژوو هەیە ئەگەر ئێمە لە پاش مەدینێش بگەڕێنەوە بە سوڵحی حودەیبیە دەبینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکا کە وەحی بۆ دێت و هیچ شتێک ناکە ئیلا دەبێ ڕێنمایی وەحی پەروەردگاری لەسەر بێ سوڵحی حودەیبیە ئەنجام دەدات پاشەوەی کە ڕێگە نادەن بچێتە ناو مەکەوە و ئەمرە بکات دەبینی زۆربەی زۆری سەحابەکان نەیاری ئەمن بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەزانێت کە نەچوونی بۆ ئەمرەوە ئەنجام نەدانی ئەم تەوافە و گەیشتن بە کەعبەی پیرۆز تەنازل نییە بەڵکم ئەو دووربینیە دەخوێنێتەوە کە 10 ساڵ سوڵح لەگەڵ قوڕەیشا بکە ئەم هێمن و ئاشتی و تەباییە وا دەکا کە ئەم بیر و باوەڕە بگەینێ بۆ شوێنانەی کە نەی دەتوانی لە کاتی شەڕ و ئاژاوا پێی بگەینێ ئێمەش قەنەعەتمان وایە بە سوود وەرگرتن لەم داستانە مێژوویانە کە ئەستورە بە وەحی ئیلاهی ئێمەش دەتوانین بیکەینە مسانەدە و پشتیوانی بۆ خۆمان کە دەکرێت لە ژیانی ڕۆژانەی خۆمانە سود لە دەقەکانی قورئانی پیرۆز سود لە فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سود لە کاروکردەوەی زانایان و تێگەیشتنی زانایان بۆ دەقە پیرۆزەکان ئێمە سوودیان لێوەربگرین وەکو وتمان ئەمە پەیوەست نییە بە عەقیدە و بیر و باوەڕەوە ناوێکە وەک وەسیلەیەک بەکارهێنراوە ئێمە حیزبەکە بۆ خۆی وەسیلە بۆ نەک پێمان وابووی بێ ئێمە ئەوە ئامانجە بۆیە دەڵێمەوە دیسران هەموو ئەوانە کە ڕەخنە دەگرن زۆربەی هەرە زۆریان لەوانەیە خەڵقانێکیان هەبوو بێ ناوی کۆمەڵی ئیسلامی بێ هەر ڕەخنەیان گرت بوو بێ ناوەکە بگۆڕی هەر ڕەخنە دەگرن پەرچەمی لا ئیلاهە ئیلا اللهمان بەرز کردبێتەوە توێتیان ئەوانە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە عەلەمی لا ئیلاهە ئیلا الله بەرز دەکەنەوە دەکەوێتە ژێر پێ و ئەمانە تاوانیان دەگا لای دەدەی دەڵێن کاکە وەڵا اینجا ئەگەر لا ئیلاهە ئیلا اللهیان لابر بەیانی شتێکی کە دادەنێن ئەوانە هەر ڕەخنە دەگرن وەکو هەندێکیان لەگەڵ ڕێزمان لەوانەیە وەکو منافقەکانی مەدینەوە بن بەڵام زۆربەی زۆریان ئێمەوە تێگەیشتمان بۆیان هەیە لە دڵسۆزیانەوەیە بەڵام دڵنیان دەکەن کە لە ئایندا لەو حەقیقەتە دەگەن کە لەوانەیە بۆ خۆمان ئەوانەی کە ئەم جارە لە کۆنگرەی چوارەمە دەنگیان داوە بۆ ئەوەی کە گۆڕانکاری بەسەر ناوی ئەمیری شابێت لە کۆنگرەی سیا لەوانەیە ڕەخنەیان گرت بوو بێ ڕێگەیان نەدابوو بێ بۆی لە کۆنگرەی سیا دەنگی نەیەنە بەڵام لە ئێستا گەشتونەتە ئەو قەنەعەتی کە زۆرینەی هەرە زۆری ئامادە بووان لەگەڵ ئەو گۆڕانکاریان نابوون ئەو کەمینەیە کە ماوەتەوە نیگەرانە چ لە ناوخۆی کۆمەڵ چ لە دەرەوەی کۆمەڵ ئەگەر کار و کردەوەکانی کۆمەڵیان بینی لێگەڕێن با بزانین ئایا فعلەن کۆمەڵی ئیسلامی لە ئامانجەکانی پاشەخشە دەکات لە هەڵوێست و مووقیفە بوێرانەکانی ئەم ناوە وای لێ دەکات کە بوێر نەبێ ئایا ئەم ناوە وای لێ دەکات کە لە خەمی مسلمانانە نەبێ ئەگەر وایان کرد حەقی خۆیان ڕخ نەمان لێ بگرن بەڵام ئەگەر زانیان نا ئێمە سوورترین بەردەوامترین چالاکترین گرنگی زیاتر بە عەقیدە و بیر و باوەڕ دەدەین و لە ناو مەڵبەند و ئۆرگانەکانمانە زیاتر گەشتە بە چالاکی ئیسلامی دەدەین ئەو کاتە دڵنیا دەبن بەوەی کە ناوەکە کاریگەریەکی ئەوتۆی نەبووە بەڵکو ئەو ناوە
حاڵەتێکی ضرورەتێکە کە بارودۆخەکە دەیخوازێ بۆ ئەوەی کە ناو ئەگەر نەبێتە مای پێشکەوتن و سەرکەوتن و گەشەکردنمان ئەم ناوە نەبێتە مای دواخستن و ڕاگیرانمان لە شوێنێکی قەتیسماوە. زۆر باشکار حاجی لە ڕووی سیاسیشەوە گەر باسی بکەین ڕابردوودا بەرپرسێکی کۆمەڵی دادگەری کوردستان باسی لەوە دەکرد کە لەگەڵ وەفدی دەرەوەدا دەنیشین بوون وەفدێکی عێراقی دەرەوەی عێراقی وەفدێکی بیانی تۆزێک سڵ لە ناوەکەمان دەکەنەوە یاتە نیان لەگەڵمانە گفتوگۆ بکەن نیان لەگەڵمانە دابنیشن وا دەزانن کە ئەمە جەماعاتێکی توندڕەون یان منهەجێکی دیکەیان هەیە بۆیە گۆڕینی ناوەکە دەتوانێت کۆمەڵ بەرەوە ئەوە بێت کە کرانەوەیەکی زیاتر لە ڕووی نێودەوڵەتی لە ڕووی دەرەوەدا بوونی هەبێت ڕوانی جەنابێ چیە بۆ بابەت خۆی لە ڕاستی ئێمە ناو ناگۆڕین بۆی خەڵکمان لە ڕازی بێ چونکە خەڵک تاکوونی ئیسلامی بی تا عەقیدە و بیر و باوەڕەتە بێت تا کردەوە ئەخلاقی ئیسلامیانە بێ ئەو لە تۆ ڕازی نابێ بەڵام پێش ناسینی تۆ ئەو بە ناوەکەیە لەوانەیە حەزەرێکی کرد بوو بێ ناوەکە هۆکارێک بوو بێ کە تۆ لە خەڵکی کە گیانەکەنەوە نەک ناو هۆکارێک بێ بۆی کە خەڵک لە من ڕازی بیان خەڵ لە من ناڕازی بێ ئەوە یەکێک بۆ لەوانەی کە خەڵقی و بە تایبەتی ئەندامانی ئێمە لە سەردانیانە بۆ دەوڵەتان لەگەڵ ناوەندە دیبلۆماسیەکانە لەوانەیە دەوای دیدار و کۆبوونەوەیکیان کرد بوو بێ تاکوونی ئەم ناوە لە جیهەتێکی کە یەک جیا دەکاتەوە لەوانەیە تەفسیری خراپی کرد بوو بێ پێوا بووی بە کاتێکە تۆ دەڵێ جەماعەتی ئیسلامی ئەمە ئیمتیدادی جەماعەتی ئیسلامی میسری بێ ئیمتیدادی فلانە جەماعەت بێ هەروە ئەم پۆلیانکردنە ئاسان نەبووە بووی ئەگەر نا گۆڕینی ناوەکە لە ئەسڵا بۆ ڕازیکردنی خەڵقی نییە بەڵکو ضرورەتێکە بۆ خۆمان پێمان وایە لە هەلومەرجێکا دەژین پێویستمان بۆ گۆڕانکاری هەیەنێک لە پێناوی ئەوەی کە خەڵکی لە خۆمان ڕازیکەین بەڵێ ئەوە ژێکێک بۆ لە سەبەبەکان کە ئەم ناوە لەوانەیە ڕێگر بوو بێ لەوەی کە تۆ دەمت و دەست بگاتە ناوەندە دیبلۆماسیەکان حەقیقەتی خۆتی بۆ بەیان بکەی کاتێک کە ناحەزان هاتوون بەم ناوە تۆیان ناشیرین کردووە تۆ پێویست بە تەوزیحات دەبوو کە بیدەیت نەخێرەوە من وانیم کە خەڵک تەفسیری بۆم کردووە ئێستا پێویستی بە و تەوزیحات و تەفسیرن کەواتە کاک حاجی ئێساکە ئەمە بە سەیری بارەدۆخی سیاسی کوردستانی باشوور بکەین کەوا کۆمەڵی دادگەری لە کوردستان لێرە سیاسەتەکە نائەدالەتیەک و نادادیەکی زۆر دەبینین یعنی ئەوە حاشا هەڵنەگرە و ڕۆژانە دەمەوە سیاسیانە پرسیارێک لە بەڕێستان بکەم یان وەکو سیاسیەک لە سیاست دەکەن لە کوردستان کۆمەڵی دادگەری کوردستان ئەکرێت چەترێکی فراوان بێ بۆ کۆکردنەوەی هەموو ئەو دەنگە ناڕازیانەی بەبێ بیرکردنەوەی ئایدۆلۆژیای پشتیان بەڵام بە ئامانجی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ گەڕاندنەوەی دادوەری و مافی مرۆڤ و ئازادی و یەکسانی و هیچ ناپێکەوە ژیانێکی لەسەر بنەمای ویژدان و ئەخلاقی کوردانە چەتری کۆمەڵی ئیسلامی هەر لە ئەسڵا چەتێکی فراوان بووە و دەخوازیین بەو فراوانیە لە پاش کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی فراوانتر بێ هەموو ئەو خەڵقانی کە بەدەست نادادی و نادادپەروەریەوە لە هەرێمی کوردستانە دەناڵێنن کۆمەڵی ئیسلامی بتوانێت لەژێر سایب چەتی خۆیان کۆیان کاتەوە بۆ دڵنیاشن دەتوانێت کۆیان کاتەوە ئەگەر ئەوان بیانەوێ بەو سیاست و ئەفکارانی کۆمەڵی ئیسلامی ڕازی بن کە کۆمەڵی ئیسلامی دەیەوێ دادگەری لە کۆمەڵگەی کوردەواریە بچەسبێ دەیەوێت کۆتایی بە زوڵم و نائەدالەتی و نادادپەروەری بێت و بێگومان ئێمە هەلومەرجێکی زۆر تازە لە بەردەستمانەیە کە چ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق چ لەوانەیە لە ئایندێ هەڵبژاردننی هەرێمی کوردستان بێ یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خۆی چەسپاندنی دادگەریە کۆمەڵی ئیسلامی ئەگەر بتوانێت ئەو دادگەریە بچەسپێنێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان لە سایدا دەحەوێنەوە نەک تەنها ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامین ئێستا ئەوەی دەچەوسێنرێتەوە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانیە کە بێبەشکراوە لە سەروەت و سامانی سروشتی ئەم وڵاتە دەیخۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامیش بەشێکن لەو هاوڵاتیان و چەوسێنراونەتەوە بۆیە بەدڵنیایی وە کۆمەڵی ئیسلامی وەکو لە بەلاغی کۆتاییە هاتووە هەوڵ دەدا لەگەڵ تەواوی چین و توێژ و حیزب و لایەنە سیاسیەکانە کە گەربیانێ لەگەڵ کۆمەڵی دادگەری کوردستانە تەبابن و یەک ڕیز بن و هەماهەنگن و تا ئەندازێکی بڵێم پێکەوە کار بکەن کۆمەڵی دادگەری کوردستانە و ئامادەیە هەیە کە پێکەوە خەبات بکەن لە پێناوی چەسپاندنی دادگەری لە پێناوی چەسپاندنی مافی مرۆڤ لە پێناوی چەسپاندنی دروستکردنی دەوڵەتێکی کە هاوڵاتی تێیە سەروەر بێ کە مرۆڤ تێیە سەنتەر بێ بۆیە بێگومان
ئەوەی کێکە لە خاڵە گرنگەکان و دڵنیاشم ئەو ئامانجە دێتەتی. حاجی بە شێوازێکی گشتی بەدەر لە گۆڕینی ناو و سەرۆک و بابەتانە گۆڕانکاری گەورە لە پرۆگرام و پەیڕەوی حیزبدا چی بوو کراوە سەبارەت بە خودی ناوخۆی حیزبەوە سەبارەت بە ئەو سیاسەتێک کە لە دەرەوە پەیڕەوی دەکات. ئەوەی کە کارنامە و پەیڕەوی ناوخۆی ئۆرگانەکان بووە پێشتر لە کۆنفرانسەکانە وتوێژی لەسەر کراوە و دەنگی لەسەر دراوە لە کۆنگرا ئەوانە تقریبان تا ئەندازێکی زۆر گۆڕانکاریان بەسەران نهاتووە. دیارە ئەوەی لە ناو مەڵبەندەکانە بەشداریان کردو خەڵکێکی هۆشیار و خوێندەوار و ئاین دەزانن کە ئێمە پێرە و پرۆگراممان بۆ 4 ساڵی ئایندەیە بۆیە بەدڵنیاییەوە گۆڕانکاری زۆر لەگەڵ پەیڕەوی ناوخۆ هاتووە و خاڵی گرنگ یەک و دوان نین. پێم وایە هیچ خاڵێک بەقەدەر ئەوە گرنگ نییە کە کۆمەڵی ئیسلامی توانی ئیرادەی هەبێ ئازایەتی هەبێ کە جورئەتی ئەوە بکان ناوەکەی بگۆڕێ و ناوی کەسی یەکەمی بگۆڕێ و کۆمەڵی خاڵی گرنگ کە ماونەتەوە لە کۆبنەی و گشتی و سەرکردایەتیەکانە کە دانانی دەستگا و ناوەندەکانە ئەمە لە کۆنگرا کۆمەڵی دەستگا و ناوەند دەنگی لەسەر دراوە پێشنیار کراوە بۆ کۆمەڵی دەستگا و ناوەندی کە ئەوە لە کۆبوونەوەی گشتیە و توێژیان لەسەر دەکرێت بۆ نمونە پێشنیار کرابوو کە دەستگا و ناوەندی وەرزش و لاوان زیاد بکرێت ینی کۆمەڵێت پێشنیاری زۆر بووە کات نەبوو بۆی کە لەوێ ئێمە توێژیان لەسەر بکەین بەڵام دیارە بە پێی هەلو مەرجەکەەوە بە پێی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کوردستان بتوانێت تا فێری دەبینەوە هەڵانە دەکەین بتوانێت بە پێی توانە ئابوووریەکەی خۆی بزانێت چی زەرورە بۆ کۆمەلگای کوردەواریمان چی زەرورە بۆ ئەوەی کە بتوانین ڕۆڵ و کاریگەریمان زیاتری بێ بێگومان لە ئایندا لە کۆبوونەوەکانی سەرکردایەتی و کۆبوونەوە گشتیەکانە کاریان لەسەر حاجی باسی ئابووریت کرد شما پرسیارێکی دیکە بکەم پلانتان داناوە کە 4 ساڵی ڕابردوو کەمێک قەیرانی دارایی هەبوو هەم بۆ حیزب هەم بۆ هەرێمی کوردستان بەگشتی لەم کۆنگرەیەدا پلانێکی وا هەیە کە بتوانێت هیچ ناکەمێک ئابووری کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کوردستان دەست بکرێتەوە. بەشێک لە نەبوونی و گرفتی داراییەکەمان حرام نەخۆریە. کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە ئەگەر بیویستایە حرامخۆری بکە پێم وایە دەیتوانی ئابووری باش بێ و داراییەکەی باش بێ بەڵام ئێمە ویستومانە ئەو پاتوولایەنانش کە لەسەر قوتی خەڵقی و لەسەر داهاتی ئەم وڵاتە چ تاکیان وەکو شەخص چ پارتی و حیزبیان وەکو پارتی سیاسی دەوڵەمەند بوون ویستومانە ئەوانش ئاسایی ببنەوە کەس هیچی ئەوەی لە پێشاو لا نەچووە کە لە سەرەتای ڕاپەرینە کێ خاوەنی چی بوو بەسەر خەڵقەکەەوە دەژیین سوودیان لە سەیارە و خانووی خەڵقی کەوەردەگرت ئێستا خەڵق هەژارە پارتی سیاسی دەوڵەمەنە و کەسی سیاسی دەوڵەمەنە یە کۆمەڵی ئیسلامیش ئەگەر بیویستایە حرام خۆری بکە دەستی بەوانە ڕادەگەیشت بەڵام کۆمەڵی ئیسلامی نەویستێتی حرام خۆری بکە نەویستێتی خۆی بدۆڕێنێ دەستی گرتووە بە مەبادئەکانیەوە لە پێناوی گەیشتن بە ئامانجەکانی ئەگەر بە برسێتیش بێ بۆیە نە لە ئایندا حرام خۆریە دەکاوکو چۆن لە ڕابردووا کردێتی و نە لە ئایندەشە دەست لە مەبادئەکانی هەڵدەگرێ بەڵام بێگومان پلان دەبێ بۆ ئەوەی کە چۆن بە شێوەیەکی حەڵاڵ و دروست ئێمە ئابووریەکی سەر بە خۆمان هەبێ کە بتوانین گەشە بە کۆمەڵی ئیسلامی و گەشە بە ناوەند و دەستگا و مەڵبەندەکانمان بکەن. کاک حاجی بابەتێک ینی نازانم تەکرێت چەندێک هێشتا زوو بێ بۆ قسەکردن یان وەڵامدانەوەی ئەو بابەتە لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی کوردستانی هەبوو و ڕەنگە لە دوای کۆنگرا کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕووی میدیاییەوە فۆرمی گۆڕانکاری بەسەردادێ یاخود بەڕێستان بە تایبەت لە بەرەوەی وەکو بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵن هیچ زانیارێکی تازە هەیە پێمان بڵێ لە ناو مەکتەب و دەستگاکانە تۆڕی میدیایی کۆمەڵ هەمویان بە یەک پاکێژ دەنگیان پێ دراوە تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو تۆڕ ماوەتەوە بەڵام ئیتر ڕوئیای ئایندەی حیزب بۆ گەشەی زیاتر بە کاری میدیایی و بۆ شێوازی چۆنێتی بەڕێوەبردننی ناوەندە میدیاییەکانی حتمما پلان و ستراتیژی نوێی دەبێت
ئەو کاتە بەپی هەلومەرجەکە کە چی بخوازێ بێگومان کار لەسەرەوە دەکەین و ئێمە ینی تمحمان هەبوو ئامادەکاریشمان کردووە کە بتوانین کەناڵێکی میدیایی تایبەتمەند جیا لە پەیام و بانگەواز جگەلەوەی کە لە کۆمەڵایە کەناڵێکی کە دابمەزرێنین ئەگەر توانەداراییەکان ڕێگە بدەن تەواوی ئامادەکاریەکان کراوە خاوەنی کەناڵەکەین و ئیجازەی فەرمی هەیە دەکەوێتە سەرۆی کە بزانین چی پێویستی کۆمەڵگایە چی پێویستی کۆمەڵگایە و لە چی چوارچێوەیە کە ئەو میدیادا بمەزرێنرێ ئەوە لە کاتی خۆی ئینشاءڵڵا هیوادارم نزیک بێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشەکە کاتی مەرجی ئەندامبوون لە کۆمەڵی دادگەری کوردستان هەروەکو ڕابردوو یاخود گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێمە لەو خاڵانەوە زۆربەی زۆری ماوەتەوە کە دەستی سەرکردایەتی ڕەها کراوە بەوەی کە هەلومەرجی واقعی کۆمەڵی دادگەری چی بێەوە چی بخوازیە سەرکردایەتی بتوانێت دەستکراوە بێ بە دوو لە سەرسێ دەنگەکان هەنێک گۆڕانکاری لە پەیڕەوە پرۆگرامە بکە. دەخوازم بە پێی هەلومەرجەکان هەنێ زەوابت هەیە دڵنیام لەوەی کە سەرکردایەتی ئایندە ئەو زەوابتانە لا دەدا. زۆر باشە کاک حاجی ینی بابەتەکان زۆرن پرسیاری زۆرە بەڵام دەمێ ئەو کاتەکەمەی ماماوە دیسان سوود لە وەرگرمەوە پێم خۆشە پەیامێکت هەبێ بۆ ئەو دۆست و لایەنگر و کادێرانەی کۆمەڵ ینی پەیامەکە ڕاستەوخۆ بۆ ئەوان نەوەک ئەوانی لە دەرەوە بە باش و خراپ هەڕەخ نەدەگرن کەوا ڕەنگە لە دڵ و دەروونەوە تۆزێ لە سەریان گران بوو بێ پاشگری ئیسلامی لێبۆتەوە ڕەنگە ئەم پەیامی بەڕێستان بە بیستنی ڕەنگە زیاتر هێور ببنەوە گەرچی دووبارە بوو پێشتر ئەم پرسیارەمان کرد بەڵام پێم خۆشە دیسانەوە وەکو ڕێز وەفایەکیش بۆ دڵ دەرونی ئەوان کە ئەمە دەبێت پشتیوان بن و پشتگیر بن بێگومانەمەی کۆنگرە کردوێتی بە زۆرینەی دەنگ حتمان خێرێکی تێدایەوە ئیشەڵا خوش پشتیوان بێت. ئەوەی لە کۆنگرا بەشداری کردووە نوێنەری تەواوی ئەو ئەندامانەیە کە خۆیان بە کۆمەڵی ئیسلامی دەزانن. ئەم بەشداربووانەی کۆنگرە بە زۆرینەی ڕەها بە ئیجماع دەنگیان داوەتەوە بەوەی کە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بێ بەبێ ئەوەی خودی مامۆستا ئەمەی بوێ مامۆستا خۆی کاندید نەکردووە کە حاجی قاسم هەستاوە دەڵێ من پێم باشە مامۆستا عەلی باپیر کاندید بێ و خەڵکێکی زۆر تەییدی ئەم کاندیدبوونەی دەکەن مامۆستای قبوڵی دەکاڵێ مادەم کەستانە مناکەن و من لەم بەرپرسیارەتیە پێم وایە هەڵهاتنم ڕاکردنم لێی تاوان بێ بۆیە قبوڵی دەکەم ئیجماعی بەشداربووانی کۆنگرە دەنگیان بە مامۆستا عەلی باپیر داوە. پاشان هەڵبژاردنێکی ئازادانە کراوە بۆ سەرکردایەتیەکی نوێ ئەم نوێنەرانەی تەواوی بەش و ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کە خۆیان لە نزیکەی 892 ئەندام دەبینەوەوا دەزانم ئەمانە بەشداری کۆنگرەیان کردووە و دەنگیان داوە بە سەرکردایەتیەکی نوێ. داوا دەکەم ئەندامان و دۆستان و لایەنگرانمان متمانیان بەم سەرکردایەتی هەبێ کە هێشتا دانەنیشتون کاری نوێیان دیاری بکەن هێشتا دوێنێ ئەم دەنگدانەکرا و نەتیجە دەرچووە ئومێدیان هەبێت کە سەرکردایەتی دەتوانێت کۆمەڵی ئیسلامی فراوانتر بکە و ئەوەی لێ دەتەسن وانە بێ دڵنیایان دەکەم بەوەی کە سەرکردایەتی نوێ لە ژێر سایب سێبەری ڕێنمایەکانی قورآنی پیرۆزا و دەستگرتن بەو دەقانە و پێی ڕوئیا و تێگەیشتنی خۆمانە کە مامۆستا عەلی باپیر یەکێکە لەوەی کە ئێمە دڵنیام کە باوەڕ هەمویان باوەڕ بکەن هیچ کۆبوونێکی سەرکردایەتی نییە ئیلا مامۆستا عەلی باپیر ئامۆژگارێکی ئەندامانی سەرکردایەتی دەکات چۆن پابەندی تەوا بن بە شریعەتی ئیسلامیەوە بە حاڵەتە ئیسلامیەکانەوە بە عەقیدە و بیر و باوەڕەوە لێلا نەدەن ئەوەی کە لە ئیسلامە هاتووە دەبێت پێیەوە پابەند بن دەرفەت بدەن کۆمەڵی ئیسلامی لەو ئاسابێ کە ئەوەیشی نێیارە پێی دڵخۆش بێ من دڵنیایان دەکەم بەلای کەمی ساڵێک دەرفەت بدەم زان ئایا سەرکردایەتی دەتوانێت ئەگەر نەیتوانی کۆنفرانس دوای 2 ساڵ لەبەردەسە هەموو سەلاحیەتێکی هەیە تەنها هەڵبژاردننی سەرکردایەتی نەبێ
دەتوانێت ئەو پەیڕە و پرۆگرامە ئەو شتانێک ئەو تێبینی لەسەری هەیە و قەواعی تێبینی لەسەری هەیە دەتوانێت گۆڕانکاری بەسەر بێنێتەوە. بەڵام من دڵنیان دەکەم بەوەی کە ئەوەی کە هەڵیان بژاردووە خەڵقانێکن بە ئەزمونن لە ناڕەحاتیەکانە پێگەیشتون، ڕابردویان لە پێشچاوە، ئەزمموی ڕابردویان هەیە، ئایندە دەبینن، تێکەڵی ناوەندە سیاسی و دیبلۆماسی و کۆمەڵایەتیەکانیان کردووە، دەزانن چی لەگەڵ واقعی حاڵی ئایندەمانە دەگونجێ، بۆیە خۆشحاڵ بن، دڵخۆش بن، نەکەونە ژێر کاریگەری خەڵقانێکەوە کە نەیارانە ڕەخنە دەگرن. ئەمان دەبێ ئەوە متمان و باوەڕیان هەبێ بۆ خەڵقی کە دەنگی زۆرینەی ئەندامانیان بەدەستێناوە بەوەی کە بەرەو ئایندەیەکی گەشت بەرەو کەناری سەرکەوتن دەیان بن و هیچ دوودڵ نەبنەوەی کە گۆڕینی ناوە هەر بابەتێکی کە لە ئامانجەکان دووریان دەخاتەوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی فاروق عەلی ئەحمەد بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ ماوەتەوە بەرپرسیێتشیرا دەمێنێت ئینشاءالله. ئەندامی نوێی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس کە میوانی بەرنامەکەمان.